ئەم لێ ناڤا vê malê ne ev çend roje bûye mala me hemiya Turamediya ya Rûdawê ev mala nîşanî we da berpirs hatine serxet pir bûyne jê sûz û balênan ev mala mübarek ye lê navçeya Taslûceya Silêmaniyê weke ku hûn bînin ciheke ku neyê ji hejî jiyanê ye ev malo 5 kesan bûye sê zarok geldey ku bavan têda dijîn Mübarek ev kesatiye naskiriye Silêmaniyê ku bi axiftinên xwe xweş hatiye naskirin di vê rewşê da dijiya lê piştî afkarên wê nivîsîngeha Silêmaniyê raportekî dirûst kirî ji ber ku ew sê meh bû hevjînawî li cem nemabû ketbûne bi rewşeka gelekî xirab da pirsa hemû ku dikin ew e çima hevjînawî sê zarokên xwe bicihiştine niha hevjînawî mêvana me ye lê ez naxwazim ser û çavên wê ji we re nîşan bidim niha mêvana me ya evê bernameya taybet bixêr bêt xetûn باشی بەڕێزی سپاس ئێستا گەڕایتەوە بۆ ماڵی خۆت بەڵێ کەی بڕیاردا بگەڕێیتەوە وڵای دوێنە بڕیارم دا بۆچی بڕیارتدا وڵی لەبەر مناڵەکانم ئەمە سێ مانگ و مناڵەکان لەوێ بەتەنیا بوون لەم ماڵە بەتەنیا وەعزەکەم ئاخر ئەو وەعزەکەم لە حۆشەکەی بینی ئەو حاڵم لە حۆشەکەی بینی ئەو ماڵەکەم لە حۆشەکەت بینی ژوورەکەم لە ژوورەکە پەرشەکەم تەڕوو یعنی چی لەوە لە حۆشەیە بۆ چ ژوورەوە حۆشەکەم ماڵەکەم پڕە بولاو حەوتە سەبقەکەی من ڕووخاوە هەموو هەوتە خوار یعنی وجدانتان من ممنونیەوە بەڕێزنیەوە خۆتان ژیانەکەم وا بوو لەو حاڵەیە لەزۆر تەحمل من هیچ تەحمل لەو حەوشیانە بوو باش بەڵام من لەبەر ئەو سێ مناڵەم ناچار بوو ناچار بووی بچیت یان ناچار بوو بگەڕێیتەوە ناچار بووم بگەڕێمەوە باشە ئێستا زۆر خەڵک ئەڵێن لەبەرەوەی کە ئێستا وەزعی مبارەک باشە بێ لەبەروا گەڕێتەوە ئینشاءڵڵا باشە بێ مەمنونیەوە من لەبەر ئەوە گەڕێتەوە بەڵێ لەبەرەوە گەڕێتەوە کە وەزعی مبارەک ئێستا باش بووە باشێ شکلە خوا بەزێ باشە لەو سێ مانگەیە لەکوێ بوویت ئاگاو لە مناڵەکانە هەبوو ئاگام لیان بوو ئەم تەلەفۆنیان بۆ کردم خەبەرم لیان بوو طبعا شەو ڕۆژ خەو و خۆراکم تای کوڕشکۆلەکەم بەس نەمەزانی چی بکەم باشە لە ژیانێکا بووم ناخۆشری ژیان من مەمنونیەوە مەمنونی هەڵستی جەنابتانم مەمنونی شاناس خانم کە یارمەتی منیدا و مەمنونی بەڕێستانم باشە پێم بڵێ ئێستا کە خانوو بڕیارە بۆ دروست بکرێ بەڵێ چیەکەیت تەواو ئەگەڕێیتەوە جارێکی تر ئەچیت ئەڕۆیتەوە جارێکی تر یان تەواو ناکەمەوە دووبارەی ناکەمەوە دووبارەی ناکەیتەوە دووبارەی ناکەمەوە ئەمە بەڵێنە لە تۆ وەربگری ئەمە بەڵێن لە نوێری دڵنیما دووبارەی ناکەمەوە ئێستا کچیش دەگەڕێتەوە بۆ قوتابخانە بەڵێ ئەگەڕێتەوە بەڵێ بەڵێ چیەکەیت ئەو کاتە پاڵپشیەکەیت یان ئەو لە بەرتوو وازی هێنا بوو لە قوتابخانە لەبەر کوڕشکۆلەکەم باش من مەمنونی جەنابشتان زۆر سپاس دەکەم زۆر سپاس